تەیسامی چی ئەو حکوماکە بەسەر ئێمەیە؟ داوام هەیە لە هەموو تاکێکی کورد هەڵوێستێکی جددیان هەبێ. ڕاستە زەحمەتە موچەت نەبێ چی بخۆی، بەس ئینسان ڕاستە جەنابی سەرۆک گوتی بە کەرامەت و ئەبێ ئیرادەمان هەبێ. کەرامەت لەبان هەموو شتێکەوەیە. ڕاستیشە ئەوان هەمووی مناڵیان هەیە، موچە خۆرەکان زەحمەتە کرێچین، مناڵی هەتی و هەیە، جێژنێ بەرەو جێژنە ئەڕوین، بەس هەر ئەبێ کەرامەتەکەشمان لەبان سەروی هەموو بێ. و من داواکارم لە هەر تاکێکی کوردی هەڵوێستی جددیان هەبێ لە ئەندام پەرلەمانەکان، لە وەزیرەکانمان هەموویان بکشێنەوە لە بەغدا نەمێنن. تەیسامی چی ئەو حکوماکە بەسەر ئێمەیە؟ باش ئێمە بچین پایە لە دراوسێکانمان داوا بکەین، ئەوان بۆ هەردووکیان ڕئیس وزەرا و وەزیری مالیە ئەتوانن بڕیار بدەن 40 ملیار بنێرن بۆ غەزە و بۆ لوبنان. ئەی ئێمە لەکوێ داوا بکەین؟ ئێمە دراوسێ نامانداتێ، هەمووی دژی کووردە. ئێمە گوناحمان ئەوەندەیە کوردین لەسەر خاکی کوردستان، ئەم خاکە خاکی خۆمانە، کوردین و لە کەرکووک ئەژین. باشە گەمە هەرێمی کوردستانش تاعین مای نەکردای کوا بەغدا، کوا تاعینی و تاعیناتی بەغدا بۆ کورد هەر نییە، هەچی عەرەب و تورکمانە هەمووی لە شەریکەی نەوتە. ئێمەش هەرێم ماڵی ئاوا بێت تاعینمانی کرد، ئەئیسە بۆ موچەکەمان ناداتێ. مەقسەدی ئەوەیە قەبارەی کورد کەمەوەکە، هەرێمش کورد بچووکەوە نابێ جارێکی کە لە 91 بچووکەوە نەبوو بەرەو پێشەوە ئەڕوا، ئەمەش ئەڕوات